لە 24 کاتژمێری ڕابردوودا 839 کەس لە هەرێمی کوردستان تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوون. کەسێکیش لە هەولێر بە کۆڕۆنا گیانی لەدەستە. وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان نوێترین ئاماری تایبەت بە تووشبوانی ڤایرۆسی کۆڕۆنای بڵاو کردە و ڕایگەیاند لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا 3663 پشکنینی نوێی ڤایرۆسی کۆڕۆنا ئەنجام درراوە، 839 کەس تووشی کۆڕۆنا بوون، واتە لە سەدا 23 پشکنینەکان پۆزەتیڤ دەرچوون. هەروەها 576 کەسیش چاکبوونەتەوە و پەتاکەیان تێپەڕاندووە. تەندروستی هەرێمی کوردستان ئاماژەیە بەوەش کردووە یەک توش بوو بەهۆی پەتاکەوە گیانی لەدەستداوە کە دانیشتووی شاری هەولێر بووە. لە بەغدا کچێکی تەمەن 22 ساڵ بەهۆی نەشتەرگەری جوانکاریەوە گیانی لەدەستە. پامنێری کوردستان 24 لە بەغدا ڕایگەیاند کچێکی تەمەن 22 ساڵ بە هۆکاری ئەنجامدانی نەشتەرگەری جوانکاری گیانی لەدەستا. کچەکە لە دایکبووی ساڵی 2000 و نەشتەرگەری دەرێنانی چەوری ورگی بۆ کراوە و گیانی لەدەستا و ئێستا دایک و باوکی کچەکە سکاڵیان لەسەر سەنتەری جوانکاریەکە تۆمار کرد و دەڵێن ئێوە بوونەتە هۆکاری مردنی کچەکەمان. نەشتەرگەری دەرهێنانی چەوری ورگ و جوانکاری ورگ ئێستا یەکێکە لە هەرە نەشتەرگەریە باوەکان. کچان پەنا دەبەنە بەر دەرهێنانی چەوری ورگ و ئەو ژنانشی کە منداڵیان بووە جوانکاری بۆ ورگیان دەکەن. بەم شێوەیە دەرهێنانی چەوری ورگەکە بەم شێوە ئامێرێک دەچێتە ژێر پێست و چەوریەکە ڕادەکێشێت دەرەوە، چەند کونێک دەکرێتە ورگی کەسەکە و بەم شێوەیە چەوریەکە دەردێنێت و کەسەکە هەز بە کەمبوونەوەی چەوری دەکات و ورگی جوانتر و ڕێکتر دەبێت. بەڵام ئەم نەشتەرگەریە هەروە ئاسان نییە و زیانی زۆریشی هەیە ئەگەر لە ژێر چاودێری کەسی پسپۆر دانەکرێت و لە نەخۆشخانەی تایبەت دانەکرێت. بۆ نمونە دەکرێت ببێتە هۆکاری کۆبوونەوەی واتە کیس دروست بێت، یان سڕبوون هەست بە سڕبوون بکەیت، واتە بەشێکی ورگت هەست بکەیت کە هیچ هەستێکی تیانە ماوە سڕ بووە و دەکرێت ببێتە هۆکاری هەوکردن و ئیلتیهابات لەو شوێنەی کە وای لێ هاتووە و دەکرێت ببێتە هۆکاری کورکردنی ئەندامەکان کاتێک کە تۆ ئامێرە دەبیتە ناوە لە دەستی دەربچێت یا لە دەستی پزیشکەکە دەربچێت و بچێت یەکێک لە ئەندامەکان لە نێوبەرێت یان هەنێک کێشەی دڵ و گورچیلە و گیرانی خوێنبەرەکان بەهۆی چەوریەکەەوە. ئێستا لەسەر ئەم بابەتە شوان جەباری پامنێری کوردستان 24 لە بەغدا و ڕاستەخۆ لەگەڵمدایە. شوان سڵاو لێبێ، دەمەوێت بزانم کە ئەم نەشتەرگەریە لەکوێ کراوە و چی بۆتە هۆکاری گیان لە دەستدانی ئەم کچە؟ بەڵێ دکتۆر ئەڵێ زیارە ئێستا نەشتەرگەری جوانکاری بەگشتی و نەشتەرگەری جوانکاری بۆ وەرگ و خۆزعیفکردن ئەمەیەکێکە لە نەشتەرگەری هەرە باوەکان بەتایبەت لە بەغدا و شارەکانی خواروی عێراق کچان و ژنان زۆر ڕووی تێکەن و ئەوکات بۆتەوەی ئەوەی کە ینی زۆر جار لە با بڵێن سنتەرە جوانکاری ئەهلیەکان ئەنجامدرێت کە ئەمە دوجار پێچی ئەنجامێکی باشی نەبێت و حاڵەتی کە تۆ ئاماژە پێک لە هەواڵەکە کە ژنێکی تەمەن 22 ساڵە شەوی ڕابردوو ئێوارەی دوێنە لە یەکێک لە سنتەرەکانی جوانکاری بەناوی بلاڕۆمان لە ناوچەی غەدیری بەغدا نەشتەرگەری ئەنجامداوە، بەڵام دوای ئەوەی کە ینی نەشتەرگەریەکە نەشتەرگەریی ناتەندروست بووە و لە ژێر بەنجا دەرنەچۆ و جانی سپاردووە. بۆیە ئەمە بۆتەوەی ئەوەی کە ینی زەڵجێکی گەورە دروستکە لە سوشال میدیای عەربی بەگشتی و بەتایبەت خەڵکی بەغدا. چکامە یەکەم حاڵەت نییە، هەر لە هەمان سنتەر بە پێ زانیاریانی کە دەستی من کەوتووە لە سەرەتای ئەم ساڵە تاکو ئێستا ببوورە سێ مانگی ڕابردووە تاکو ئێستا سێ حاڵەتی مردن هەبێ بەهۆی نەشتەرگەری جوانکاری بۆ ورگ کە ئەمە ینی بە حاڵەتێکی نائاسایی لە قەڵەمەدرێت لەلایەن وەزارەتی تەندروستی و لەگەڵ ئەوەشە لەگەڵ با بڵێن فەرمانگەی تەندروستی ڕەسافەیە قسەمکراوان ئاماژەیان بۆ کرد کە ینی زۆرترین حاڵەتەکان لە حاڵەتەکانی مردن لە سنتەرەکانی جوانکارین کە ئەهلین و ئامارێکی لەلایەن وەزارەتی تەندروستی و دەستی من کەوتون ئێستا لە سەراسی عێراقا جگە لە شارەکانی هەرێمی کوردستان 450 سنتەری جوانکاری هەن کە بێمۆڵەتن و هاوکات لەگەڵ ئەوەشە. بەڵێ دکتۆر. بەڵێ شوان ئەم پزیشکی کە نەشتەرگەریەکەی کردووە عێراقی بۆیان خەڵکی دەرەوەی عێراق بۆ چونکە دەڵێن هەندێک لە پزیشکەکان دێنە ناو عێراق و نەشتەرگەری دەکەن و پاشان نەخۆشەکە بەجێ دەیەڵن بەبێ سیرکردنەوەی نەخۆشک. من لەگەڵ بەرەبەراتی تەندروستی ڕەسافەیە قسەمکردەوەیان ئاماژەیان بۆ کرد کە دکتۆرەکە دکتۆرێکی عێراقیە، بەڵام حاڵی حاضر خۆی شاردووەتەوە و هاوشەوەی خۆشاردنەوەی ئەو دکتۆرە لە ڕابردووشدا بە چەندین شێوە ینی پزیشکەکان ئەو کەسانی کە ئەم جۆرە نەشتەرگەریانە ئەنجامەدەن پاشەوەی کابینن نەخۆشەکان حاڵی باش نیە لە پاشێک کە لە نەشتەرگەری دەرەچێت ڕاستەخۆ ڕەهوانی نەخۆشخانە حکومیەکان یەکەن بۆی کە لە نەخۆشخانە حکومیەکان گیان لەدەست بدەن. بۆیە ئەمە بۆتە حاڵەتێک کە
ئێستا بەڵێ پزیشکی شوان. دادیش لە بەغدا یعنی ئەوان زیاتر کار لە سەرواکەن بۆ ماوەی 50 ڕۆژ ئەو جۆرە نەخۆشانە ئێڵنەوە لە نەخۆشخانەکانە بۆی دوای توێکاری بۆ بکەم بزان هۆکارەکەی بەڵێ. چییە و ئەمێ دکتۆرە لە زەرفەتم بە باس لەوەش بکە لە سەرەتای ئەم ساڵەوە یعنی 26 حاڵەتی مردن هەبوو بە جوانکاری یعنی ورگ و خۆزعیفکردن کامە حاڵەتێکە خەریکا بێ بە دیاردەبەوەی زۆر وەزارەتی باشە شوان. تەندروستی لەم بارەوە ینی چەند ڕۆژێک بەرێسە ڕاگەندراوی چێ بووە وەکو حاڵەتێکی مەترسیدار ئاماژەی پێکردوە ئەمێ باس لەوەش بکەم کە ئێستا سنتەرەکانی جوانکاری ئەوانی کە با بڵێن پزیشکی تایە زۆربیان ینی پزیشی کەم ئەزمونن و ڕێگە پێداونین کە مەشتەرگەری ئەنجام بدەن بەڵکو ئەوانن کە ینی ئەزمونیان کەمە و هاوکات لەگەڵەوەشە دکتۆر هەڵێسانی یەک دەرفەتم بە ژمارە کەس کە ئێستا پەیدا بوون لە نەخۆشخانە ئەهلیەکانە زیاتر ینی پزیشک نین ئەسڵ هیچ پەیوەندییان بە ینی پزیشکیەوە نییە و هیچ پسپۆرەتییان لەو بوارەیە نییە تەنها چەند خولێکیان بینیوە ئێستا ساون بە ئەنجامدانی نەشتەرگەری بۆ خەڵکی بەتایبەت ئەمانە لە سنتەر ئەهلیەکانە ئەنجام دەدەوە وەزارەتی تەندروستی هەر لەسەرمان پرس وەشداری دا هاوڵاتیان کە ئەگەر حاڵەتێکی وان پێویستبووە ئەو بچنە نەخۆشخانە گشتەکان یا حکوومیەکان. بەڵێ شوان جەباری پەیامنەری کوردستان 24 لە بەغدا و لەگەڵم بۆی زۆر سپاس. لە کەرکووک حاڵەتێکی دیکەی گیان لە دەستان بە پەتای کۆلێرا تۆمار کراوە ئەمەش دووەم حاڵەتی گیان لە دەستانە بە کۆلێرا لە ماوەی یەک مانگە. هەر لە کەرکووک زیاتر لە 100 حاڵەتی توشبوون بە کۆلێرا تۆمار کراوە و نەخۆشخانەکان پڕ بوون لە توشبووی پەتاکە. ڕێژەی توشبوون تا دێت ڕوو لە هەڵکشانە و فەرمانگەی تەندروستی کەرکووکیش وەک پێویست ڕێکارەکانی نەگرتوۆتە بەر بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی زیاتری پەتاکە. لە نەخۆشخانەی شیفای کەرکووک حاڵەتێکی نوێی گیان لە دەستدان بە پەتای کۆلێرا تۆمار کرا. نەخۆشخانەکان تا ڕادەیەک شوێنی تێدا نەماوە تاکو ئێستا زیاتر لە 100 توش بوو بە پەتای کۆلێرا لە شارەکە تۆمار کراوە. کەرکووک وەک دەزانن بەهۆی نزیکی لە سلێمانیەوە ڕێژەیەکی زۆر توشبوونی بە کۆلێرا تێدا تۆمار کراوە. ئەمە شۆکارێکی سەرەکی بڵاوبوونەوەی پەتاکەیە لە پارێزگاکەمان. فەرمانگەی تەندروستی کەرکووک هەموو ڕێکارەکانی گرتوۆتە بەر بۆ ئەوەی ڕێگری بکەن لە تەشەنەسەندنی پەتاکە. لەوانە سەرجەم کارمەندانی نەخۆشخانەکان خرانەتە حاڵەتی ئامادەباشیەوە. لە سەراستی عراقا کەرکووک لە ڕیزبەندی و شارانەیە کە ڕێژەیەکی زۆری توشبوونی بە پەتای کۆلێرای تێدا بڵاو بۆتەوەمە بە قسەی بەرپرسانی فەرمانگەی تەندروستی کەرکووک ئێستام شارە دووەم پارێزگای عراقا کە زۆرترین ڕێژەی توشبوونی بە پەتای کۆلێرای تێدا بڵاو بووەتەوە تەنانەت بووە بە ناوچەی سووری بڵاوبوونەوەی پەتای کۆلێرا لە سەراستی عراقدا. لە نێو بازاڕ و شوێنە گشتیەکان تا ڕادەیەک ژیان ئاساییە ڕێنمایەکانی تەندروستیش جێبەجێ نەکراون. ئێستا نەخۆشی کرێکارین لە سەوزە هەیە ناویس خەڵک گوێنە زۆر ئاسایە. کوردستان وزارەتی تەندروستی ساڵ بووە تێکدانی باخچەکان ئەم سەوزە مەسلەکە دوو بەڵێ تەندروستی کەرکووک من حکوومەتی کەرکووک لێرە عەسکەریە ئەهلی نییە مەحافەظ پارێزگار بێت. زیاتر لە 10 ڕۆژە هیچ تیمێکی تەندروستی و قایمەقامیەت سەردانی بازاڕ و شوێنە گشتیەکانیان نەکردووە. خەڵک لەگەڵ دۆخەکە ڕاهاتوون و دەڵێن لەمە قورسترمان تێپەڕاندووە. سۆران کامەران کوردستان 24 کەرکووک. بەڵێ نەشتەرگەری مێشک ئێستا یەکێک لە نەشتەرگەری هەرە قورسەکان بەڵام وەک چارەسەریش بەکاردێنرێت لە سەردەمی فرعونەکانیشدا ئەمە بەکار هاتووە کۆمەڵێک چارەسەر بۆ کۆمەڵێک نەخۆشی بەڵام ئێستا دەڵێت کە واز لە دەرمانی سەردەم بێنن بۆ ئەو چارەسەر پزیشکیی فرعونەکان. لە راپۆرتێکی دەیلی مەیلی بەریتانی داهاتووە نەشتەرگەری لەسەر شێوازی سەردەمی فرعونەکان کاریگەری باشترە لە وەرگرتنی دەرمانی نوێ. پرۆفیسۆر بیتەر هاچینسۆن لە نەخۆشخانەی ئادینبروک لە کامبریج ڕایگەیاند ئەو کەسانی ئەم نەشتەرگەری ئەنجام دەدەن ئەگەری هەیە بۆ ماوەی 2 ساڵ بە ڕێژەی لە 21 زیات ڕزگاریان بێت لە نەخۆشیەکە بەراورد بۆ کەسانی کە پشتیان بە دەرمان بەستووە. نەشتەرگەری سەردەمی فرعونەکان پشت بەوە دەبەستێت کە کونێک دەکەنە کە لەیسەر تا خەبارەی وەرە مولووەکان پەستان نەخاتە سەر مێشک. ئەم نەشتەرگەریە بەلابردنی پەستانی کە لەسەر ناو دەبرێت و ئەو کەسانی ئەم نەشتەرگەری ئەنجام دەدەن 5 جار توانای مانەوەیان لە ژیان زیاترە لەو کەسانی کە پشت بە خواردنی دەرمان دەبەست.
بوڵتانی تەندروستیتان پێشکەش کرا بە هیوای تەندروستێکی باش بۆ موتان دەگەڕێمەوە هەولێر.